دەردێکی کوشندە یان دیاردەیەکی نوێسەری هەڵدایە ئەویش بێدەنگکردنی میدیای سلێمانی کە ئەو ڕەونەقە چێدا هەبوو کە ڕۆحیەتە چی ینی جوانیەک مابوو بە پارە بە بەرتیلدان هەمووی تەسلیمی ناڵێن هەر هەمووی بەڵام زۆربەی تەسلیمی پارتی و ماڵی بارزانی بوونە چۆن نێچی جگەلەوەی کە لە هەولێر دهۆک زۆربەی خەڵکی کڕی بەو پارە دزراوەی ئەو میلەتە دوای ئەو کەتە سلێمانی لە سلێمانی حزب و ئۆپۆزیسیۆن و ئەوانەی کڕیە کەس جورئەت ناکە قسەی لەسەر بکات ناگە تاکوتەرا من ناتوانانی لەشت بم بەڕەهایی قسە بکەین دوای ئەوە ئێستاکە ماڵی بارز مەسعودیش مەسعود و مەسرور و تایبەتی مەسرور پارەیەکی خەیاڵی ئاڕێشتووە لە ڕێی ئێمە لە هۆنی و بارزە عەلیە هەمە کۆمەڵێک لەو دەڵاڵانەی بەناو میدیا و پەیجی سێبەرەکانی سلێمانی کەوتوینە ڕۆژنامەسان کەوتونە بێدەنجیان کردوونە ئەوش گەلە خەتەرە جوانیە کە لە کوردستانە ویشێک لەوانە ئەو ڕۆژنامە نووسە ئەهلیەی لە سلێمانی بوو من دەزانم ئەو خیانەتە گەورەی گۆڕان نەوشیروان مستەفا و قیادەکانی گۆڕان کردیان ئەو ژینگەیان لەبار کرد کاکادی ئیرادەی خۆت خۆ ئەو میدیایە بەر لە دروستبوونی گۆڕانیشە بوو باشتری نمونە لەوە هاوڕێیان گەورەترین ڕێکخراوی دژە گەندەڵی جیهانی شکایەتیانە ماڵی بارزانی کرد فەزاعەت برم کۆمەڵ راپۆرتێکی تێر و تەسەلیان دروست کرد بڕوا کە میدیای زیانی و میدیای عەرەبی بڵاوی کردەوە کوردی بڵاوی نەکردەوە شکایەت 4 ساڵە دۆستەکە لە دادگایە لە ماڵپەڕی دادگای ئەمریشی هەیە شکایەتەکان دێ و دەڕوا لێرە ئەوروپا بم دەزانن ئەوروپا ئەمریکا شکایەتەکان وەخت دەبا یان ئەگە گەمەی سیاسیش بگرین ڕووداوەکی گەورەی مێژوویە بۆ بواری ڕۆژنامەکەی لەبەرە نە میدیای سلێمانی نە ڕۆشنبیری کورد وێران دوو کەسیان جورئەت بکەن قسە لەسەر بکە هەوڵی تیرۆری ئێمە لە ئەوروپا کاکە لە ئەوروپا تو پەنا بەیە بە تیرۆر بە تایبەتی سوتانی ماڵی مەکی ئامیری کە بە ڤیدیۆش بڵاو کراوە کورە خۆ غیرەتی یەک دەنگ و ڕنگانەی کوردستانی نەجوڵا ئیدانەیە بکەن تەنانەت بە دەیانی ئەوانەی لە ئەوروپاشن هاوڕێیان ئەلالەزار شارەکەی خۆیان تۆپباران کرە پەنجەی دەست بوون ئەوانەی غیرەتیان کرد ئیدانە بکەن قسە بکەن لە کاتێکدا ڕەوشەکە بەو حەزمەش نییە یعنی بەو حەزمانە ئەو دەنگە دیار و ڕۆژنامە نووسانە قەپات بکری و بگیرێن و بکوژێن تۆ لەو ڕووداوانە هەست پێ دەکەیت چ کارە ساتێک لە ناو میدیا و ڕۆژنامە نووس و ئۆپۆزیسیۆنی سلێمانی پەیدا بووە کە دروستکایەک لەوێ هەبوو حتا لەوەی هەرچیەکان کاکە ئەو ستەمە لە هەرچیەکان کرا خەڵکەکە کردی لەبەر هەندێک ڕۆشنبیر و ڕۆژنامە نووسی کوردی بەرەو ئیفلاس دەڕوا بڕۆ سەیری کەسێتیان بکە 100 کەس لایکیان لۆ ناکە بڕوا بکە وەخت خۆی ئەوانە ڕۆژنامە نووس و یان ئەو ڕۆشنبیرانە قسەیەکیان دەکرد سەدای دەبوو تەسیری لە شەقام دەکرد حزبەکان حسابی جدیان لۆ دەکرد هیچ سەنجیان نەما من ئەوە دەڵێم بەڵام ئەوە ئازایەتی نییە و شێرزاد حەسەن ئەڵێن لەگەر ئەو پەرڕێزم و کاک شێرزادە من ئەوم لە هەندێ نیانی کاک شێرزاد دەنگێکی جوانی گارێمە یان عەبدوڵڵا پەشێ وتیان ئەها لە کنێچیری وەڵا ئەوە چی لە کرا ڕێی نەدرا بستە سەگۆڕی ئەوە هەزاران کەس خۆی مۆڕ کردەوە کاچۆم بەڵام هەوڵی سوتانی ماڵ دەدرێ هەوڵی تیرۆری ئێمە لە ئەوروپا دەدرێ قسە ناکەن کورە هەندێکیان ئەوەندە بێسیفەتن بە دوور چاویاندا دەیدەوە هەر 3 جار داوەتی ئەوروپا و پەرلەمان و وەزارەی خارجیمان کە سیمیناریان کرد دیداریان کرد یعنی ئەتوو ئەوەندە بێسیفەت بی ئەوەندە ڕەخنەتان لە خەڵکی هەولێرێ گرت ئێستاکە وەرە لەسەر ئەو هەموو ڕووداوە گەورەیە ئیماڵی بارزانی جورئەت ناکرێ نەم ئەو پەیجا و میدیانەی هەیە لە سەلالەزار کە شاری سلێمانی 4 سەعات تۆپباران کرا براکەم قسەکتان نەکرد زۆربەتان بەڵام هەبوو قسەی کرد بە جورئەتەوە هەبوو لەسەر ئێمەش قسەی کرد بەگشتان بڵێم سەنتەری میلیۆر ڕەحمان غەریب قسەی کرد شوان داودی قسەی کردوانە لە کوردستانیش بوون کە لەو قەڵەمانە بوون لە دەسەڵاتیش نزیکن بەڵام ئەوانەی خۆیان پێ ئەهلی ئەوە بوو بڕوا بکەن لەگەڵ ئەوە دەبی باسکەم کاک محەممەد ڕەوف لەگەدا کاک محەممەد ڕەوف دەنگەکی جوانە خەبەرەشی دوو دێری لە سەمەنووسی هەوڵی تیرۆری ڕۆژنامە نووس قادر نادردرا دوای 20 دقە تەلەفۆنی کردوتی کا قادر ئەوە هاوکارەکانم دەڵێن کا قادر ڕۆژنامە نووس نییە تخواوەرە ئەتووەرە ئەوانەی لە کوردستان ڕەنگی هەموو خەریجی جامیعە بن و لە ئەعلام پەیدا ببن و 1000 دیداریان کردبی ئەمە
بەروبوومەکمان لە بۆ میدیای کوردی هەبووان چالاگوان هاوڵاتیە هەو یەکەم لۆ ناردەوە دەزانی وتم بەس فڕێ بدە توکایە یعنی قەس لێرە دێت تۆ ئەتوو لە چه ئەزمەچ دای ئەوانە لە پێناوی یعنی بیر لە چ دەکەنەوە قسەیمان لەوەدایە میدیای سلێمانی لە کارەساتێکی گەورەدا دەژی لە کارەساتە کە وەکو هەولێر و دهۆشی لێدێ ئەگەر فریای نەکەون هێشتان تروسکایەش دەدای وە ڕۆشنبیر و ڕۆژنامەنووسی کوردی دەبی شەرم لە خۆیان بکەن لە ئەوروپا سیرکردن لە کوردستانیش خەریکە زۆربیان تەسلیمی دەسەڵات دەبن کەچی دێ هەمووی ڕەخنە دەگرێتن لە ئۆپۆزیسیۆن ئیکاکە تو بەشێک بووی لەو حرەکەی بەرامبەر ئەو دەسەڵاتە دەکراتن ئێستا بێدەنجی گرنگ بە هیوان ڕۆژنامەنووسانی سلێمانی ئالۆگۆڕێک لە ئەخلاقی ڕۆژنامەگەریان بکەن وەکو کۆن بێنەوە مەیدان